مامۆستا پێت وایە بۆچی قوتابیان حەز لە خوێندن ناکەن و چێژی لێ وەرناگرن؟ بەڕای من قوتابیان لە گچکەیەوە وا پەروەردە دەکرێن و شتێک لە مێشتیاندا دەچەسپێندرێ کە وا قوتابخانە شوێنی لە قالبدانی قوتابیە و کەمترین چالاکی دەکرێت و دەرسەکان زیاتر زانستیە بەبێ پراکتیکی و ئەوە سەبەبەکە کەوا قوتابی لە بیدایەتەوە دەترسێ لە هاتن بۆ قوتابخانە. ئەی پێت وایە مامۆستایان لەگەڵ دایک و باوکان بێکەوە پێویستە پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێت؟ بەئەکید پێویستە دایک و باوکان بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایان و دەستەی کارجێڕی قوتابخانە بەیەکەوە هەماهەنگی بکەن و بکەن ئەو قوتابیە قوتابخانەکەی لەلا خۆشەویستتر بێ وا بکەن لە ڕێگەی سزا و پاداشتەوە بۆ نمونە بڵێ ئەگەر ئەو ساڵ لە بیدایەت مەسەلەن کە پۆلیەکە ئەو ساڵ بە ڕێکی بچیە قوتابخانەکەت بەیانیان زوو لە خەو هەڵبستی کۆتایی هەفتەکە ئەمن پاداشم دەبێت و لۆن منە هەدیەم دەبێت و باشە و مامۆستایانیش بە هەمان شێوە کە هات قوتابیەکە هاتە قوتابخانە بەرامبەر ئەوەی کە قوتابیەکە بە عاقڵی دانیشتیە یعنی قوتابخانەکەی خۆی باشی دەکات دەرسەکانی بە باشی دەکات دەرەجەکانی باشە هەدیەی بدەنێ یعنی پاداشتی